پەتای کۆلێرا بکەین لە شاری هەولێری خۆشەویست. لە ماوەی ڕابردوو هەمومان گوێبیستی ئەوە بووینەکەوە لە شارەکانی تری هەرێمی کوردستان بە تایبەتی لە عێراقیش لە چەند شارێک کەوە پەتای کۆلێرا بڵاو بۆتەوە دووبارە. پەتای کۆلێرا یەکێک لەو پەتایانەیەکەوە یعنی ساڵانە تۆمار دەکرێتن لە عێراق لە هەرێمی کوردستان تەنانەت لە شاری هەولێریش. یەکێک لەو پەتایانەیەکەوە پێویستە چارەسەری و تەشخیصکردنی و دیاریکردنی نەخۆشیەکە بە شێوەیەکی خێرا ئەنجام بدرێتن، چونکە ئەگەر هاتوو بە خێرا دیاری نەکرێتن و چارەسەر نەکرێتن کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤەکە دەبێتن و لەوانەیە کاریگەری لەسەر ئەوەی هەبێ ببێتە هۆی دروستبوونی ماک واتە مزعفاتی لە بۆ دروست بێتنی یاخود ببێتە هۆی گیان لە دەستدانی. بۆیە ئێمە لە شاری هەولێر لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە سەرەتای مانگی نۆی 2023ەوە دەست کرا بە پشکنینی ورتر و چڕتر بۆ ئەوەی بزانین ئایا ئەم پەتایە لە شاری هەولێریش بڵاو بۆتەوە یاخودنا. سەرەڕای ئێوەی ئێمە لە مانگەکانی پێشوو لە کاتەکانی تریش بە بەردەوام ئێمە سامپل وەردەگرین بۆ ئەوەی بزانین ئەم پەتایە ئایا بوونی هەیە یاخودنا. بەڵام کاتێک کە زیاتر بڵاو دەبێتەوە ئێمە تیمەکانی پاراستنی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی ورتر چڕتر شوێنەکان پشکنین دەکەن، ئاگاداری هەموو بەڕێوەبەرایەتیەکانی دەوروبەری شار و نەخۆشخانەکان و بنکە تەندروستیەکان و پزیشکەکان دەکرێنەوە بۆ ئەوەی سامپل زیاتر وەربژیرێتن و زیاتر تەرکیز بکرێت لەسەر ئەوەی ئایا ئەو کەسانەی کەوا سکسویان هەیە یاخود نیشانەکانی کۆلێرایان هەیە پشکنینی ورتریان بۆ بکرێ بۆ دیار بکرێت. ئەوە بوو لە سەرەتای مانگی نۆوە دەستکرا بە پشکنینی زیاتر و دەرکەوت چەند حاڵەتێکی کۆلێرا بۆ ئێمە دەستنیشان کرا لە سەرەتادا کە ئەو کەسانەی زیاتریش کە دەستنیشان کرابوون ئەوە بوون بە سەیران چووبوونە دەرەوەی شاری هەولێر و لە سەرچاوەی لە شارەکانی ترەوە گرتبوو بۆ ئەوەی دەستنیشان بکرێتن. ئەوان دەستنیشان کران و چارەسەری پێویستیان بۆکرا. بۆیە ئێمە پرۆسیسەکە بەردەوامە تاوەکو ئێستاکە. ئەمە ئەوڕۆ کە ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیە ئەنجام دەدەین تاوەکو ئێستاکە 221 حالەت لە شاری هەولێر تۆمار کراوە. ئەوەش مانای ئەوەیەکەوە ڕۆژانە حالەتەکان بەرەو زیادبوون دەڕواتن و ئێمەش بە پەیوەندیمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی هەولێر و ئەو لیژنە باڵایی کە ئەمە هەمانە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر گشت ڕێکارەکان و پێداویستیەکانی ئەو ڕێکارانەی کەوا بگیرێتە بەر بۆ نەخۆشی و پەتای کۆلێرا گیراوەتە بەر. بەڵام کە هاتوو ژمارەکان بەرەو زیادبوون دەبێتن لەو کاتەدا تەنها کەرتی تەندروستی نابێ، بەڵام پێویستی بەوە دەبێتن کەوا کەرتەکانی تری کە پەیوەندیدارن بەم پەتایە ئەوانیش لەلایەن خۆیانەوە کاریان لەسەر بکرێتن. بۆیە ئێمە بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ئاو و سەرچاوەی ئاو ئەوانە کاریگەریەکی زۆری دەبێتن لەسەر ئەم پەتایە، ئەوانیش ئاگادار کراونەتەوە لەم پەتایە و تەنانەت لەگەڵ پارێزگاری هەولێر و پارێزگای هەولێر بڕیار وایە کە هەفتەی داهاتوو لە سەرەتای هەفتەی داهاتوو کۆبوونەوەیەکی بەرفراوانی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەم پەتایە بکرێتن و ئەگەر هاتوو ئیزراعاتی زیاتر یاخود خۆ ئامادەکردنی زیاتری پێویست بێتن ئەو کارانە هەمووی بکرێت. ئێمە ئەو کۆنگرەی ئەو ڕۆکەنجامماندایە بە گرنگمانزانی بەڕاستی بکرێتن، چونکە ئێمە چەند ڕێکارێک هەیە. ئەو ڕێکارانە وەکو باسمان کرد بەشێک لە ڕێکارەکان ڕێکاری تەندروستیە، بەشێک لە ڕێکارەکانە لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستەوە و بەشێک لە ڕێکارەکانیش بەلایەنی پەیوەندیدارەکانە. بە دڵنیاییەوە هەندێک ڕێکاریش هەیە پێویست دەکاتن لەسەر ئاستی پارێزگا بڕیاری لەسەر بدرێتن، بەڵام ئێمە تاوەکو ئەوڕۆ نەگەیشتوونەتە ئەوەی ئەو بڕیارانە تاوەکو ئێستا دەربچێ. بەڵام بۆی هەیە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو تەمەشای ئەو ئامارانە دەکەین، ئەو کەسانەی ئەو حالەتانەی کە لە ماوەی داهاتوو تۆمار دەکرێت تا چەند زیاد دەکاتن. ئەوە لە کۆبوونەوەی باڵای پارێزگای هەولێر
بڕیاری کۆتایی لەسەر ڕێکارەکانی تری تونتر دەکرێتن بۆ ئەوەی ئێمە ئایا پێویست دەکاتن بڕیاری تونتر بدەین یاننا. بۆ نمونە ئێمە لە پارساڵ کە پێویستی بەوە هەبوو سەوزە لە چێشتخانەکان و لە شوێنانەی کەوا خواردن دابین دەکەن بۆ هاوڵاتیان قەدەغە بکرێتن. بەڵام ئێمە تاوەکو ئێستاکە وەکو ئەو ڕۆ بڕیار نەگەیشتینە ئەو بڕیارە، ئەو بڕیارە دەکەوێتە کۆبوونەوەکەی پارێزگا لەوێ ئایا بڕیار بدرێتن کەوا سەوزە قەدەغە بکرێ یاخودنا. ئەوەی کە ئێستا لای ئێمە بەبەستە زیاتر گرنگی بدرێتن بە پاک و خاوێنی هاوڵاتیان بەخۆیان و هەروەها گرنگە لە چێشتخانەکان لەو شوێنانێک کە خواردن دابین دەکرێت تەنانەت لە ناو ماڵەکانیش گرنگە پاک و خاوێنی سەوزە، پاک و خاوێنی کەسی دەست شۆردن ئەوانە هەمووی بە شێوەیەکی ڕێکوپێکتر و زیاتر کاریگەرتر احتیمامی پێ بدرێتن بۆ ئەوەی بتواندرێ ئەم پەتایە کەم بکرێتەوە حاڵەتەکان و هەروەها تاک کەسەکانیش دوور بن لەوەی کەوا تووشی پەتای کۆلێرا بن. هەروەها ئاوی ماڵان، ئاوی ماڵان گرنگیی تایبەتی هەیە، بە تایبەتی پێویستە لە بیرەکان و ئاو کلۆری تێدا بێتن و هەروەها پێویستە لە ماڵەکانیش دڵنیابن لەو سەرچاوی ئاوەی کەوا بەکاری دەهێنن ئاوەکە ئاوێکی پاک بێتن، نەبێتە هۆی ئەوەی گواستنەوەی ئەو پەتای کۆلێرە. و بەڕێزان ئێمە داوا لە هەموو ئێوەی بەڕێز دەکەین لە گشت کەناڵەکانی ڕاگەیاندن، لە گشت کەناڵەکانی سۆشیل میدیا و هەر کەناڵێکەوە کاریگەری هەیە بە دڵنیاییەوە ئێوەی بەڕێز بینەرێکی زۆرتان هەیە، بیستەرتان هەیە، ئەوانە هەمووی پەیامی ئێوەش لەوانەیە بە ئاسانتر بگاتە خەڵک بۆ ئەوەی لەو ڕێنماییانە و لەو هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ڕۆڵێکی کاریگەرتان دەبێت. بۆیە ئێمە داوا لە بەڕێزتان دەکەین سەرڕای گواستنەوەی کۆنگرە ڕۆژنامەوانیەکە داوا لە بەڕێزتان دەکەین لە ماوەی داهاتوو زیاتر گرنگی بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بدەن لەم بابەتە، چونکە پەیامەکەی ئێوە بە ئاسانتر دەگاتن بە هاوڵاتیانی خۆشەویست. و هەروەها هەر ئەمڕۆ ئێمە بە بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی سەردانمان کردن و گفتوگۆی ئەومان لەگەڵ کردن کەوا لە وتاری هەینی بە تایبەتی لەوانەیە لە وتاری هەینی هەفتەی داهاتوو زیاتر بخرێتە بابەتێک بۆ ئەوەی باسی لێوە بکرێتن، چونکە ئێمە بە گرنگی دەزانین مامۆستایانی ئاینی پەیامی گرنگیان هەبێتن بۆ تەندروستی بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئەوەی لە هۆشیارکردنەوە و لە خۆپارێزی و پاک و خاوێنی بتوانن خۆیان زیاتر کاریگەریان هەبێتن لەسەر هاوڵاتیانی خۆشەویست. بەڕێزان بابەتێکی تر هەیە ئەویش گرنگە کەوا ئێمە خۆی کۆلێرا بە دوو شێوە زیاتر بڵاو دەبێتەوە. یەکەکیان ئەوەیە کەوا لە شوێنێک سەرچاوەیەکی ئاو پیس دەبێتن، ئەو سەرچاوە ئاوا کاریگەری لەسەر ئەوەی دەبیتن کەوا بەشێکی خەڵکی زۆر توش ببێ و هەندێک زاریش هەیە ینی سەرچاوی ئاو پیس نەبووە بەڵام لەگەڵ سەوزە لەگەڵ ئاو لە هەندێک شوێن لەوانەیە کاریگەری دەبی لەسەرەوە. بۆیە ئێمە ئەوەی کە ئێستاکە لە هەورێر بڵاو بووتەوە سەرچاوی ئاو نییە بەڵکو ئەوەیە کە وەکو باسمان کرد ینی پاک و خاوێنی کەسەکان و هەروەها سەوزە لەوانەیە لە چێشتخانەیەک یان لە ماڵێک یان ئەو سەرچاوەیە کە ئاو بەکاردێ لە بۆ ئاودانی ئەو سەوزەیە کاریگەری لەسەر ئەوە هەبێتن. بۆیە ئێمە وەکو باسمان کرد ئەو سەوزەیە کە بەکاری دێنن ئەو ئاوەی کە دەخورێتەوە ئەوانە هەمووی گرنگیەکی زۆری هەیە هاوڵاتیان دڵنیابن لەسەر ئەوەی کەوا بەکاردێتن. ئەو ڕێکارانەی ئەوڕۆ کە باسی دەکەین دووبارە دەکەمەوە زیاتر بۆ هۆشیارکردنەوەیە بۆ خۆ ئامادەکردنە بۆ خۆپارێزیە زیاتر لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستەوە. ئەوەی تر ئەگە پێویست بە ڕێکاری زیاتر بکاتن ئێمە لە هەفتەی داهاتوو کۆبوونەوە لە پارێزگای هەولێر ئەنجام دەدرێتن بە ئامادەبوونی گشت لایەنە پەیوەندیدارەکان هەر ڕێکارێکی نوێ پێویست بێتن لەو کاتەدا ئێمە ئەو ڕێکارانەش دەگرینە بەر سەرەڕای ئەوەی ئێمە کە لیژنەی باڵای بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەردەوام کۆبوونەوەکانی خۆی ئەنجام دەداتن و هەر داتایەکی نوێ هەر زیادبوونێکی حاڵەت کاریگەری لەسەر ڕێکارەکانی داهاتوو دەکاتن.